بەهۆی کەڵەکەبوونی کەموو کوڕیەکان و زۆری پێداویستیەکان داوا دەکرێت با پلان و بەرنامە کێشە و گرفتەکانی کەرتی پەروەردە چارەسەر بکرێت. سەرۆکی لقی هەولێری یەکێتی مامۆستایانی کوردستان دەڵێت ماوەی 10 ساڵە هیچ خوێندنگایەک دروست نەکراوە بۆ نەهێشتنی دوودەوامی و سێدەوامی. پێویستە زیاتر لە 2000 خوێندنگا دروست بکرێت. ئەم ساڵ لەگەڵ 10 ساڵ پێش ئێستا ڕێژەی خوێندکار زۆر زیاتر بووە کەچی لەم 10 ساڵەدا نەبینا دروستکراوە نە مامۆستاش دامەزراوە نسبەی ڕێژەی ژمارەی خوێندکارانیش زیاد بووە کە ئەمە خۆی معادلەیەکە یعنی دەبێ وەزارەتی پەروەردە خەمی لێ بخوات حکوومەت بودجەی تایبەتی بۆ دانی بە تایبەتی بۆ وەزارەتی پەروەردە. جگا لە بینا و پێداویستیەکانی خوێندن کەرتی پەروەردە گرفتی کەمی میلاک و مامۆستای هەیە. نوێنەرێکی مامۆستایانی وانەبێژ دەڵێت مامۆستایانی وانەبێژ نەبێت کەرتی پەروەردە ڕوبەڕووی گرفتی گەورەتر دەبێت. لە 2014 دامەزراندن نییە یعنی ساڵانە ڕوو لە کەمبوون دەکات چ مامۆستا هەیە خانیشین دەبێتن چە مامۆستای کۆز دەکاتن یانە و مامۆستایی کە واز لە دەوام دەینیتن بە هەرۆ کارێک بی بە سەفەرێک شتێک بێتن. ئێستا لە 2014 تا ئێستا یعنی ئەگەر بەو ڕێژە حساب بکەین چەوانە بێشێ 35,000 مامۆستا میلاک نەمایە ئەگەر بگرە زیاتریش 35,000 وانە بێژ لە جێداندرێ. زیاتر لە 200 خوێندنگا لە هەرێم هەن کە کارکردن تیاندا ڕاگیراوە و لە ساڵی 2014 و زیاتر لە 2400 خوێندنگا لەلایەن خێرخوازان و ڕێکخراوەکانەوە نۆژەن کراونەتەوە. با گوێرەی ئامارەکانی وەزارەتی پەروەردەش هەرێمی کوردستان خاوەنی 1,038,521 خوێندکارە. قارەمانزەوەر، کورسات نیوز، هەولێر.